کۆمەڵی دادگەری کوردستان بە بڕیاری زۆرینەی سەرکردایەتی بایکۆتی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی کرد. ڕایگەیاند ناچێتە پەرلەمانێکەوە کە لە دەرەوەی ئیرادەی دەنگدەر و خەڵکی کوردستان دیزاین کرابێت. چونکە باوەڕی وایە هەڵبژاردن پەیوەندی بە ئیرادەی خەڵکی کوردستانەوە هەیە و ناکرێ هێزە خۆسەپێن و دەستڕۆیشتوەکان شکستی خۆیان بشارنەوە و چاوبەست لە خەڵکی کوردستان بکەن. پەرلەمانی دیزاینکرا و دوورە لە شەرعەتی پرۆسەی سیاسی و ناهێڵێت ئەو ویستە جەماوەریە سەرکەوێت کە دەیەوێت بەشدار بێت لە دەستا و دەستکردنی دەسەڵات و بە تەواوی پرۆسە شەرعی و دیموکراسیەکە لە بین دەبات. پەرلەمانی دیزاینکرا و شکستەکان دەشارێتەوە و لە وێنەی سەرکەوتنێکی فەیکدا پیشانی دەدات. بۆیە ناکرێ هێزێکی خاوەن مەبدە و پرانسیپی حیزبی و عەقیدە و بیر و باوەڕی وەک کۆمەڵی دادگەری پشت بکاتە ویستی خەڵک و بەو دیزاینە ڕازی بێت کە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستانی زۆر ناشرین کرد. بنای خۆی بەخشندەی میهرەبان، کۆمەڵی دادگەری کوردستان لە دوا کۆبوونەوەی دوای هەڵبژاردنەکانی بیستیدا بڕیاری بایکۆتکردنی پەرلەمانی کوردستانیدا پاساوی سەرەکیش دیارە معلومە لای زەنابتان کە ئەو پەرلەمانە پێشتر دیزاین کرابوو لە وتەی سەرکردەکان و لە وتەی لایەنە سیاسیەکان پێش هەڵبژاردن پێشەوەی کەوا بەشداری دیزاینیان پێ بکرێت ئەوە بە ڕوونی ڕاشکاوی دەردەکەوتکەوە ئەم پەرلەمانە دیزاین کراوە. بۆیە مەسلەی دیزاینکردنەکەی ئەوەی کە لای خەڵک ڕۆشنە بۆیە کە حەشا هەڵنەگرە، بۆیە کۆمەڵی دادگەری بۆ ڕەتکردنەوەی ئەو ئیرادە سیاسیەدا سەپاوە و بۆ ئەوەی کەوا بیسەلمێنێت کە خاوەنی ئیرادەیەکی سیاسی سەربەخۆیە و ناکەوێتە ژێر هەژمونی هیچ ئیرادەیەکی سیاسیدا سەپاو لەبەرەوە بڕیاری ئەوەیدا کە نەچێتە هۆڵی پەرلەمان و بایکۆتی ئەو پەرلەمانە دیزاین کراوە بکات. ئەمەش خۆی لە خۆیدا لە ڕاستیدا بایەخێکی گرنگی هەیە، چونکە ڕەتکردنەوەی ئیرادەیەکی سیاسی داسەپاو بەسەر هێزە سیاسەکانی ناو گۆڕەپانی سیاسی کوردستان بەتەکیدەوە بەڵگەیە لەسەرەوەی ئەو هێزە توانای ئیرادەی سەربەخۆی خۆی هەیە، خاوەنی قەراری سەربەخۆی خۆیەتی و ڕازی نییە بەوەی کە هیچ هێزێکی دەرەکی مەهماکان هێزەکە لە هەر ئاسەیەکدا بێت ئیرادەی سیاسی بەسەردا بسەپێنێت. بۆیە ڕەتکردنەوەی پەرلەمان نوێگەریەکی کاری سیاسیە لە ساحەکەدا کە دەتوانین کۆمەڵی دادگەری بە داهێنەری ئەو نوێگەری شێوازی کارکردنەدا بنرێت و لە هەمان کاتیشدا ڕەتکردنەوەی ستەمە ڕەتکردنەوەی دەستکاریکردن و دیزاینکردنی ئیرادەی خەڵکی کوردستانە. خەڵکی کوردستان ویستیان بە ئازادانە خاوەنی دەنگ و ئیرادەی خۆیان بن، هێزی دڵخوازی خۆیان بنێرن بۆ پەرلەمانی کوردستان. بەڵام دوایەوە کە ویسترا دەستکاری ئیرادەی خەڵک بکرێت، دوایەوە کە ویسترا ئیرادەی خەڵک دیزاین بکرێت، کۆمەڵی دادگەری وەکو جۆرێک لە خەباتی نوێی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو هێزێکی پێشەنگ و هێزێکی داهێنەر بڕیاریدا کە بایکۆتی چوونە پەرلەمانی کوردستان بکات و ئەو پەرلەمانە دیزاین کراوە بە ئیرادەی سیاسی خۆی ڕەت بکاتەوە. دیارە ئەمە دەرئەنجامی ئەو دیزاینە بوو کە لە کۆمەڵی دادگەری کرا ئەو بڕیاری سەرکردایەتی سەبارەت بە بایکۆتی پەرلەمان، دوایەوەی کە ئێمە یەقینمان بوو کە فێڵمان لێکراوە و دیزاینمان بەرامبەر بکراوە و گومانمان نەبوو لەوەی کە دەنگەکانی ئێمە ئەو دەنگانە نەبوو کە ئێمە هێناومانە، هەرێکە لە ئۆرگانی خۆی وایزانێ. ئێستا من بەرپرسی مەڵبەندم، بەرپرسی هەڵبژاردننی ئەم سنوورە بوومە، ئەزانم کە دەنگەکانی ئێمە چەند بووە، بەڵام کاتێک ئەو نەتیجەیەت بۆ دێتەوە هیچ گومانت نییە، یەقینت هەیە کە دەنگەکانت دزراوە. بۆیە ئێمە ڕاوێژمان کرد لە ئۆرگانە جیاوازەکان، گفتوگۆمان کرد لە نێو خۆمانە، نەتیجە کۆبوونەوەیەکی سەرکردایەتی بۆ ئەنجامدرا تایبەت بەوەی کە ئایا ئێمە چی بکەین، یعنی هەڵوێستێک وەربگرین گفتوگۆیەک لەم بارەوە. گەیشتینە ئەو قەناعەتەی کە بەڕاستی ئەو پەرلەمانە کە لەسەر ئەساسی خیانەت و لەسەر ئەساسی دەنگدزینی ئەو خەڵکە بنیاتراوە،
بەڕاستی ئەمە بەشانی ئەوەی نازانی بچینە نێو ئەو پەرلەمانەوە بۆیە ئەو دوای گفتوگویەکی زۆر ئێمە ڕۆژێک هەر لە بەیانیەوە تاکوی وارە گفتوگوی ئەو بابەتەمان کردووە بە تێر و تەسەلی ئەندامانی سەرکردایەتی هەموو ڕێی خۆیان لەسەر ئەو بابەتە خستە ڕوو و گفتوگوی چڕوپڕی لەسەر کرا نەتیجە بەو لایەیە کەوت کە ئێمە چینە نێو ئەو پەرلەمانەوە گومانیتیان نییە کە بڕیارێک بەڕاوێژ بدرێ بڕیارێک دوای گفتوگۆ و دوای دیراسە بدرێ و ئێمە خیاری تریشمان لە بەردەم نەبوو ئەگەر ئێمە یەقینمان هەیە کە دەنگی دەنگدەرانمان دزراوە و فێڵمان لێکراوە و ساختە کراوە دوجار بچینە نێو ئەو پەرلەمانەوە و ئیعترافی پێ بکەین ئیقراری ئەو پەرلەمانە بکەین بەڕاستی ئەوە بۆ ئێمە لە ئێمە ناوەشێتەوە و پێمان وایە بەڵێ باشترین بژاردەمان بووە و بژاردەی تریشمان لە بەردەم نیە جگەل لەوەی کە ئێمە بایکۆتی ئەو پەرلەمانە بکەین و ئیعترافی پێ نەکەین و ئەو پەرلەمانە کە ئێمە ئیعترافمان پێ نەکرد کە هێزێکی فەرمی کاریگەر بەشدار لە پرۆسەی سیاسی کە ئیعترافمان پێ نەکردووە و ئەبێ ئەوە نیشانی پرسیاری گەوری کەوتەتە سەر و ئەبێ ئەوە بەڕاستی دوجار میلەت بڕیار بدا لەسەرەوەی کە ئایا ئەو پەرلەمانە شەرعیەتی هەیە یان شەرعیەتی نییە ئێمە پێمان وایە شەرعیەتی نییە و مافی ئەوەی نییە یاسا بۆ خەڵک دەرکات چونکە لەسەر ئەساسێکی باڵتڵ بنیادراوە. ئێمە ئەگەر سەیری گەلانی سووریا بکەین دەبینین لە 2024 خی گەورە لە بەرەنجامی تێکۆشان و خوێن و خەبات سەرکەوتنیەکی مێژووی پێبەخشین و ڕزگاری کردن لە ژێر دەستەی ڕێمێکی دیکتاتۆر و خۆسەپێن کە دان ساڵ بوو ئەو گەلی دەچەوساندەوە و زۆرترین شەهید زۆرترین قوربانی گەوریان هەبوو. ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین لە ساڵی 1991 خی گەورە ئەو سەرکەوتنی پێبەخشین ئێمە ڕزگارمان بوو لە ژێر دەستەی ئەم ڕژێمە دیکتاتۆرە بەڵام دواتر بەداخەوە دیسان ژێر دەستە بووینەوە دیسان بە جۆرێکی دیکە لە نێو خۆ لە ژێر دەسەڵاتی خۆماڵی تووشی دەردەسەری و مەعاناتێکی زۆر بووینەوە بەداخەوە لە دوای داگیرکردنی عێراق و نەمانی ڕژێمی بەعز لە عێراق گەلانی عێراق بەعام ئازاد بوون بەس ئێمە هەر دیسان دواکەوتین و تووشی دۆخێک بووین کە بەڕاستی تاک لە هەرێمی کوردستان هاونیشتمانی لە هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر ئینتیمای کار بۆ تۆ لە بەرەنجامی ئەو دەسەڵاتە کە دەسەڵاتێکی خۆماڵیشە لە نێو دووکەوانە لە کاتێکدا هەمان تەسەڕوفاتی ڕژێمی پێشووی بەعسی عێراق و بەعسی سووریای هەیە خەڵک نیگەرانە تەنانەت وای لێ هاتیە تاک لە هەرێمی کوردستان ئێستا ئینتیمای بۆ کیانەکەی خۆشی نەماوە لە بەرەنجامی ئەو هەمە فشار و ئەو مەعاناتە زۆری هەیەی لە چوارچێوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆیە کۆمەڵی دادگەریش لە دوای هەڵبژاردننی ئەم جارە یا لە خولی شەشەمی پەرلەمان ئێمە گەیشتنە ئەو ڕاستیەی کە ناکرێت چی دیکە چاوپۆشی بکەین و ئەو دۆخە بەردەوام بی هەمیشە دەسەڵات و پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان لە بەرەنجام و بەرمەبنای ساختەکاری و گزیکاری و چەوسانەوە بێ بۆی ئێمە وەکو هێزێک کە هەمیشە دەست پێشخەریمان هەبووە هێزێکین نەک هەر باوەڕمان بۆیە کە ڕوبەڕووی گەندەڵی بینەوە دەمانەوێ تاک لە نێو هەموو خانەوادەیەک بە سەربەرزی بە ئیرادەیەکی بەهێزەوە پەروەردە بکرێتن بۆی ئێمە ئەو جارگەیشتە ئەو ڕاستیەی کە ئێمە دەبێ ینی شتێک بکەین لە هەرێمی کوردستان دەست پێشخەریەک بکەین و چیدی کە ئەو دۆخە بەردەوام نەبی بۆی ئێمە ئەگەرتی دەمانتوانی بەو سێ کورسیە بەشداری پەرلەمانیش بکەین و بای 10 کورسی و زیاتریش ئیمتیازاتمان هەبی بەژاری حکومەتیش بکەین بەڵام ئێمە هێزێکین دەمانەوێ لە هەرێمی کوردستان چاکسازی ڕاستەقینە بکرێتن و ئەو دۆخە کە بەڕاستی دۆخێکی سەپێنراوە بەسەر هاونیشتیمانیان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەداخەوە خەڵک زۆر تەحملی کردیا ئینشاءالله زۆر ڕۆی یەکەم مایە و خەڵکی هەرێمی کوردستانیش دەربازیان دەبی لەژێر دەستی ئەو هەموو سەوسانەوە ئەو هەموو گەندەڵی کە بەرەوشی ئەو خەڵکی گرتیا بۆی ئێمە بە دڵنیاییەوە ینی وەکو جێبەجێکردنی داواکاری خەڵک وە بۆ ئەوەی کە ئەمە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ڕاستکەینەوە بڕیارماندا لەم خولە بەژاری کاری پەرلەمانی نەکەین و ئێمە هێزێک بین و پەرلەمانی شەقام کارا بکەین و بتوانین ئینشاءالله ئێمە دۆخێک دروستکەین کە لەمە دووە هێزە سیاسەکانیش
هەڵوێستەکانیان هەڵوێستی ڕاستەقینە و کارە و کاریگەر بن ئێمە دەستبەرداری تەنها قسەکردن و تەنها ئەوە بین ئێمە تەنها کەم کوڕەکان پیشانی سەڵات بدەین چونکە لە هەرێمی کوردستان وای لێ هاتی ئێستا هێز و لایەنە سیاسیەکان ئەوەندەی دێن هەندێک حقایق و ئەوەندەی هەندێک ڕاستی هێدەیگێنن ئەوەندە ناتوانن دۆخێک دروستکەن یعنی ئەوەندەی ئێمە کاشیفین منشی نین بۆ دروستکردنی قراراتی سیاسی بۆیە لە هەرێمی کوردستان دەبێت پارتی وێچێتیش لەوە تێبگەن ئەم ڕۆژە ئەم سەردەمە بەسەر چووکە بەو میتۆدا و بەو شێوەیە کە خۆیان دانەوێ درێژە بەدەسەڵات بدەن بۆی ئێمە بڕیارێکی جددی و ڕاستەقینەماندایە و لەسەریشی بەردەوام دەبین و سوپاس بۆ خوا تا ئێستاش ئێمە ئەو فیدباکی وەرمانگرتیا زەماوەری هەرێمی کوردستان و ڕۆشنبیران دەستە بژێر هەمووی پێشوازی کردیا و هەمووی زیاتر هامان دەرە بۆی بەردەوام بین و ئێمە پشتیوان بەخوا دەبینە هەوێن و سەرڕمی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان. بڕیاری بایکۆتی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمەڵی دادگەریەوە ئەگەرچی نوێ بوو لە ناو پرۆسەی سیاسیدا بەو مانایی بەر لە کۆمەڵی دادگەری هیچ هێزێکی دیکە نەیتوانی بوو پەرلەمان و بەشداری حکومەت بە یەکەوە ڕەت بکاتەوە. بەڵام کۆمەڵی دادگەری بە ئیرادەیەکی بەهێزەوە توانی ئەو ڕیسکە بکات و پەرلەمانی دیزاین کراویش وەک بەشێک لە پرۆسە و سیستمێکی خراپ تەماشا بکات و ڕەتی بکاتەوە. ئێستا و دوای سوێند خواردنی پەرلەمانتاران چارەنووسی پەرلەمان لە بەردەم ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتیدا بە تەواوی پەکی کەوتووە و نادیارە. ئێستا خەڵکی هەرێمی کوردستان لەوە تێدەگات کە بڕیارەکەی کۆمەڵی دادگەری بە تەواوی لە جێگەی خۆیدا بووە. هەر بۆیە ڕۆژ بە ڕۆژ لایەنگری جەماوەری زیاتری بۆ دروست دەبێت. ئەوەی کە دەشبێنرێ پێشوازی خەڵک بە شێوەیەکی گەرم و گۆڕ و بە شێوەیەکی چاک بە شێوەیەکی پۆزەتیڤانە لە بڕیاری سیاسی کۆمەڵی دادگەری بەڕاستی ئەوە بۆ خۆی لە خۆیدا بەڵگەیە لەسەرەوەیکەوە ئەم هێزە لە ناودڵی جەماوەردا دەژی و بەڵگەیە لەسەرەوەیکەوە ئەم بڕیارە سیاسەشی وەکو هاوشێوەی بڕیارە سیاسەکانی ڕابردووی بەدیهێنەری خواستی دڵی خەڵکەوە لە هەمان کاتیشدا دەرخەری ئەوەیە کە ئەو هێزە بە ئەندازەیەکی باش لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان خوازراوە. لێرە و لەوێ لە ئاسی جۆرا و جۆر لە کەسایەتی جۆرا و جۆر لە کەسایەتی سیاسی و لە کەسایەتی پەرلەمانی و لە کەسایەتیە میدیاییەکان و کەسایەتی جەماوەریەکانی هەرێمی کوردستان پشتگیری لە بڕیار و هەڵوێستەکەی کۆمەڵی دادگەری کراوە. ئەوەش نیشانەی ئەوەیەکەوە کۆمەڵی دادگەری بڕیارێکی داوە کە لە خواستی جەماوەرەوە هەڵقڵاوە و لە خواستی ئێرادەی سەربەخۆی خۆی هەڵقڵاوە و پشتگیریکردنی جەماوەریش بە تەکید بەڵگەیە لەسەرەوەیکەوە ئەم جەماوەرە بە تێکرا لەگەڵ ئەم جۆرە دیزاینکردنەدانین کە لە مؤسساتە فەرمیەکان بە تایبەتیش مەشروعترین مؤسسە و پێکاتە لە مؤسساتی دەوڵەتی هەرێمی یاخۆ دەوڵەتی ناوەندەیدا بریتە لە ئەو ناوەندەی کەوە تعبیر لە ئیرادەی خەڵک دەکات کە ئەوش بریتە لە پەرلەمان یاخود ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەوانە یان لە هەر وڵاتێکدا بۆیە ڕەتکردنەوەی هەر ئیرادەیەکی داسەپا و بە تەکید خواستی جەماوەرێکی وشیارە جەماوەری ئازادە و جەماوەرێکە کە حەز بکات کە هێزێکی سیاسی لە ساحەکەدا بێ خاوەنی ئیرادەیەکی سیاسی بەهێز بێ و لە خاوەنی ئیرادەیەکی سەربەخۆ بێت. بۆیە ئومێد دەکەین کە لە داهاتوودا کۆمەڵی دادگەری و سەرکردایەتەکەی بتوانێت لەگەڵ خواستەکانی جەماوەر هەمانگی زیاتر دروستکە و بتوانین ئێمە وەکو کۆمەڵی دادگەری و پاشانیش جەماوەری کوردستان بە هەمومان بەیەک ئاراسەکار بکەینکەوە کۆتایی بە داسەپاندنی هەر ئێرادەیەکی سیاسی بێنین بەسەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستاندا و پاشان خاوەنی ئێرادەی سیاسی سەربەخۆی خۆمان بین و هەڵقڵاوی ناو جەماوەر و میلەتەکەی خۆمان بین. ئومێد دەکەین کە ئینشاءالله تەعالا دەرەنجامەکانی بە باشی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بچێتەوە بە تایبەتیش کۆمەڵی دادگەری بتوانێت سەربەرزانە لەو تاقیکردنەوە دەربچێت. دیارە ئێمە پێمان خۆش بوو بە حەقەت دیزاین نەکرایە پێمان خۆش بوو کە خیانەت نەکرایە فێڵ نەکرایە پێمان خۆش بوو هەڵبژاردنێکی پاک و نەزیه بواە و بەڕاستی ئەو هەڵوێستەمان وەرنەگرتایە و هەڵوێستە بە ناچاری وەرمان گرتووە بۆیە کە هەڵوێستێک لە قوڵایی دڵتەوە دێ هەڵوێستێک لە
قەناعەتەوە دێ و بێگومان ئەندام و قەواعید و کادیری ئێمەش بە گەرم و گوڕانە پێشوازیان لێ کرد چونکە هەڵوێستیش هەموو کەس ناتوانانی هەڵوێست بنوێنێ خۆتەزانی هەڵوێست بە حەقەت وەگوتراوە خەڵکی خۆی ئەوێ پیاوی خۆی ئەوێ بۆیە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم پێی دڵخۆش بووم و دڵنیام ڕەفیقەکان و برادر و دۆستەکانیشم بە هەمان شێوە ناڵم ڕای جیاوازیش نییە ڕای جیاوازیش هەیە چونکە ئەمە دقێکی قورئان و شەرعی نییە یەک لای کاتەوە بڵێ ئەمەیان بابەتی مەفسەدە و مەسلەحەیە تۆ لە بەرامبەر ئەوەی کە فێڵێکت لێکراوە ئەم هەڵوێستە وەرگرتووە بۆیە ڕای جیاوازیش هەیە بەڵام بە زۆرینە خەڵکی ئێمە دۆست و لایەنگر و خۆشەویست و خەڵکی ئەمە دەستخۆشیان لێکردین تیان دوایەوەی کە بۆتان ڕوون بۆ و کە خەڵکی تریش یعنی بەدەر لە کۆمەڵی دادگەری خەڵکی تریش یعنی ئەو قەناعەتەی بۆ دروست بوو کە فعلەن ئەمە بە شێوازێکی ئەلکترۆنی ئەم دیزاینیان کردووە ئەم فێڵەیان کردووە بۆیە بەڕاستی ناکرێت کە تۆ دزیت لێکراوە بچی ئیقراری دزیەکە بکەیت بۆیە بێگومان خەڵکی بە ئینساف خەڵکێک کە خاوەنی وجدانە زۆر دەستخۆشی ئەکرد و سواسی کۆمەڵی دادگەری کرد وەکو بینیشمانە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە کەناڵەکانەوە خەڵکانێک کە منسیف بوون کە ئەهلی ئینساف بوون پێشوازیان لەم بڕیارە کرد. ئێمە بڕیاری بایکۆتی خولی شەشەمی پەرلەمان بڕیارێکە لە بەرەنجامی ڕاوێژ و ڕاگۆڕینەوە و ینی بە هەموو ئاستەکانی خۆی تێپەڕێە و دوازار لە سەرکردایەتی بڕیاری لێدرایە ئێمە بە قەناعەت و بە بڕواایەکی زۆرە ئەو بڕیارەماندایە و داکۆچی لێ دەکەین و پێداگری لەسەر دەکەین ئێمە دەزانین لە هەرێمی کوردستان موسەخۆران و هاونیشتیمانیان لە دۆخێکی سەختدا تەنانەت وای لێ هاتیە هەندێک وشەی جوانیش هەیە لە بەیاننامە و ڕوونکردنەوەکانی حکوومەتی هەرێم ئاراستەی هاونیشتمان دەکرێت خەڵک ڕقی لێتی بە ئیهان تێدەگات بۆ منە بابەتی خۆڕاگری موچەخۆران ینی وای لێ هاتیە موچەخۆر هاونیشتمانی لە هەرێمی کوردستان زۆر باش بەو ڕاستێ گەیشتیە کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان و حکوومەت گاڵتە بە مقدرات و سارنووسی ئەو میلەتەی دەکات تەنانەت ئەو قوت و ئەو بژێوی و ئەو موچەی کە لە بەغدا بۆ خەڵک دێ لێرە قۆرەخ دەکرێتن بۆیە ینی خەڵک ئێستا هەریەکە لە شوێنی خۆی بەرچاوڕوونە و باش گەیشتۆتە ئەو نەتیجە و دەرەنجامەی کە ئەم دەسەڵاتە ینی مقاوماتی مانەوە و چاکسازی نەماوە و بۆیە ئێمە لەمەودا پێ بە پێ هەنگاو بە هەنگاو لەگەڵ میلەتی خۆمان دەڕۆین و تەبەنی داواکاریەکانیان دەکەین و پشتیوان بەخوا ئەو دۆخە دەبێت ڕاستکرێتەوە ئەم میلەتە شایستەی ئەوەیە حکومڕانێکی جوان حکومڕانێکی ڕەشید ینی بەڕێوەی بات نەک بۆ شێوەی ئێستاکە ئیدی خەڵک تاک لە هەرێمی کوردستان تەنانەت وای لێ هاتیە دڵی بە کیانەکەی خۆی خۆش نەبی وای لێ هاتیە کە ینی دڵی بە هەموو شتێ خۆشە بۆ خۆشنێ کە کیانێکی خۆی هەیەکە لە کاتێکدا گەلی کوردیەکێکە لەو گەلانە لەسەر ئاستی دنیا زۆرترین قوربانیدا و لە پێناو ڕزگاری ئێمە ئەگە بۆ مێژوو بگەڕێنەوە دەبینین هەموو پارچەکانی کوردستان هەریەکە و ینی کۆمەڵێک ڕنج و قوربانیدات ئەوەی ئێستا ئێمە پێگەیشتین بوونە چرایەک بۆ هەمووان و هەموو چاوێن لەسەر ئێمەیە لە کاتیدا ئێمە بوونە نمونەیەکی زۆر ناشیرن بۆ کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژئاوا باکوور بۆیە بەداخەوە پارتیوێچێتی بوونەتە بار بوونەتە سەر ئێشێشی گەورە بۆ دۆزی گەلی کوردستان بۆ دۆزی کورد وەکو میلەت ئێمە وەکو پارتێکی سیاسی بەدڵنیاییەوە ڕازگۆی لەگەڵ میلەتەکەی خۆمان و بەردەوام دەبین لە داکۆچی و ئێمە هەر هەنگاوێک لە بەرژەوەندی میلەتمان بی و چارەنووسی میلەتەکەمان بیدەی هاوێن و ڕابردوومان شایەدا و ئێمە پارتێکین کە بە ڕازگۆیی بە مەبدەئی بەخاون هەڵوێز ناسراوی لەسەریشی بەردەوام دەبین چونکە ئەوەی ئێمە دەیکەین بۆ ڕزامەندی خوای گەورەیە بۆ خزمەتکردنی خەڵکە بە شریعەتەکەی خوای گەورە ئێمە وەکو پارتێکی سیاسی زۆر باش لەو ڕاستە تێگەیشتوین کە موسسەی پەرلەمان دامەزراوی پەرلەمان دامەزراوەیەکی باڵای وڵاتە سەرچاوی هەموو دەسەڵاتەکانە زۆر گرنگە هەیبەت و مەکانەتی پارێزراوبی ئێمە ئەو بڕیارەمان داوە بۆ ئەوەی مانای ڕاستەقینە و ڕۆڵی تەوا بۆ پەرلەمان بگەڕێتەوە بەدڵنیاییەوە ئەو بڕیارەی ئێمە سەرەتا و هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی پەرلەمان پێگەی بۆ بگەڕێتەوە و لەمە دووە پارتیوێچێتی و دەسەڵات لە هەرێمی کوردستان ورتر جدیتر بیر لە دۆخی سیاسی بکەین لە هەرێمی کوردستان و ئێمە وەکو خۆمان ئەوەندەی مەبەستمان ڕاستکردنەوەی دۆخی سیاسیە ئەوەندە مەبەستمان ئەوە نییە چەند لە داهاتوو دەیچەنینەوە
لە کاتێکدا بە دڵنیاییەوە هەموو هەڵوەستێکی بەرز و هەموو هەڵوەستێکی جوامێرانە و بوێرانە شوێنی خۆی دەگری و دوازار دەنگدەران و خەڵکی هەرێمی کوردستان پێشوازی دەکات.